داواکارم لە هەموو مامۆستا بەداخەوە من خۆم مامۆستا مەزانم هەڵە تفی سەرە و ژوور هەڕووی خۆمانەگرێتەوە بەڵام هەم لە ناو مامۆستاشە هەم لە ناو دایک و باوکیشە کەسانێکن بەداخەوە فەرق و جیاوازیەکەن نازانن ئەمە جۆرێک لە گرەی دەرونی دروستەکەن کە پێڵێن قابیلە گرەی قابیل عقدەی قابیل ئەمە لە چیەوە هاتووە بەڕێزان لە قابیلەوە هاتووە کە هابیلی برای خۆی کوشت کە یەکەم تاوان کرا مرۆڤ کردوێتی حەزەتی ئادەم دوو مناڵی هەبوو خۆتان نەزان قابیل و هابیل قابیل دوعای کرد خێری کردبوو وەکو ڕیوایەت هەیە مەسەلەن قبول نەکرابوو خێرەکەی بەڵام هینی هابیل قبول کرابوو غیرەی لێ کرد و کوشتی کەواتە یەکەم تاوان کە کرا لەسەر دەستی قابیل بوو ئەمەش لە چیەوە هاتووە ئەو غیرە ئەو ڕقوکینەی لە بینی برایە بۆیە ئێستا دەروونزانەکان دەڵێ کاتێ دایک و باوک جیاوازی لە نێوان مناڵەکان یاکە بەبێەوەی بەخۆی بزانێت یعنی تۆوی گرەی قابیل لە دڵ و دەرونی مناڵەکان هاچێنێ ینی غیرە دروست دەکات